ئارەزوو دەکەیت تەنها بە سبسکرایبکردنی کەناڵێک خەڵات بەریتەوە کەواتە لە شوێنێکی زۆر گونجاو دەیت. ئەمڕۆ کەناڵێکمان بۆتان هێناوە کە بابەتی زانیاری سەرنجڕاکێش لە کەناڵەکەیدا بڵاو دەکاتەوە. هەروەها بڕیاری داوە هەر کات کەناڵەکەی بگا بە 25,000 سبسکرایب ئەوە مۆبایلێکی آیفۆن 8 پلاس دەکاتە تیر و پشکەوە بۆ بینەرەکانی. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیەدا داناوە. بابەتەکانی زۆر سەرنجڕاکێش و چێژبەخشن. پشتیوان بە خودا لە سبسکرایبکردنی کەناڵەکەی پەشیمان نابنەوە. بۆیە هیوادارم ئەم هەلە لە دەستی خۆتان نەدەن و ناوی خۆتان تۆمار بکەن بۆ بەدەستهێنانی خەڵاتەکە. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەم راپۆرتەدا چەند وێنەیەکمان وەکو تاقیکردنەوە بۆتان ئامادە کردووە، بەڵام سەرەتا پێویستە ئەوە بزانین کە لێرەدا توانە بیرکاریەکانت تاقی ناکەینەوە، تەنانەت ئاستی زیرەکیشت تاقی ناکەینەوە، بەڵکو ئەم پارچە وێنانە ئامادە کراوە بۆ چەند کەسانێکی دیاری کراو لە جیهاندا کە توانای ئاگای و سەرنجدانێکی ناسروشتیان هەیە. ئەگەر تۆش توانیت وڵامەکانی ئەم وێنانە بدۆزیتەوە، ئەوە یەکێکی لەو کەسانێک کە ئاماژەمان پێکرد. بۆیە بە دەرونێکی ئارامەوە تەماشای ڤیدیۆکەمان بکەن، چونکە پرسیارەکان زۆر ساکارە. تەنها پێویستە لەسەر تۆ هەڵی هەر یەکێک لەم دوێنەیە بدۆزیتەوە کە پێشانتی دەدەین. ئایا تۆ ئامادەیت؟ ئەگەر ئامادەی ئەوە با دەست پێ بکەین. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش بادەست بە ڤیدیۆکەمان بکەین. بۆ هەر وێنەیەک سی چرکەتان لە بەردەستە و بۆ کاتی زیاتر دەتوانن ڤیدیۆکە ڕابگرن و کاتێک وەڵامی هەر وێنەیەکتان زانی ئەوە لە کۆمنتی ڤیدیۆکەدا وەڵامەکانمان بۆ بنووسن. وێنەی یەکەم، بریتیە لە ژووری پێوانەکردن. ئێستاش با بزانین هەڵی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. گەر سەرنجتاندا بێ هەڵەکە لە وێنەدانەوەی باڵی کچەکەیە لەسەر ئاوێنەکە. وێنەی دووەم، بریتیە لە میوەی ترێ. ئایا هەڵی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە گەڵاکانی ترێکەدایە، چونکە ئەم گەڵایە لە جۆری ترێ نییە. وێنەی سێم، بریتیە لە وێنەی کاتژمێر. ئایا هەڵی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە ڕێخستنی ژمارە ڕۆمانیەکانە کە لە نێوان ژمارە 9 و 11دایە. وێنەی چوارەم، بریتیە لە وێنەی پردێک. ئایا هەڵی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە.
هەڵەکە لە کاتەکەدایە چونکە خۆر نە هەڵدێ و نە ئاوا دەبێت لە کاتژمێر 2دا. وێنەی پێنجەم بریتێ لە هێڵی ئاسنین. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە وێنەی شەمەندەفەری دووەمدایە کە عارەبانەی لێخوڕینی نییە. وێنەی شەشەم بریتێ لە کەنار دەریا. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە وێنەی سەتڵەکەدایە چونکە دەستکەکەی بە ئاراسی چوارچێوەکەی دانراوە. وێنەی حەوتەم وێنەی بەندەرێکە. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە شوێنی چوونە ژوورەوەی یەخەدیان بەلەمەکەدایە چونکە زۆر تەنگە بۆ دەرچوون و چوونە ژوورەوە. وێنەی هەشتەم وێنەیەکی منداڵانە. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە بەستنەوەی جۆلانەکەدایە چونکە بەم شێوەیە کچەکە ئەکەوێت. وێنەی نۆیەم وێنەی نووسینگەیەکە. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە بەروارەکەدایە چونکە مانگی 6 تەنها 30 ڕۆژە. وێنەی دەیەم وێنەی هۆڵی خلیسکێنەیە. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ ئەگەر وەڵامەکەی دەزانیت ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. ئەم ئافرەتە پێڵاوی خلۆری لە پێیە و ئێمە دەزانین کە پێڵاوی چوونە سەر بەفر جیاوازترێکە و ئەم پێڵاوی کە ئەم ئافرەتە لە پێی کردووە بۆ ڕۆشتن بەسەر ڕێگاوبانی ئاساییە نەک ڕۆشتن لەسەر بەفر. لە کۆتاییدا لە کۆمنت پێمان بڵێن وەڵامی چەند وێنەتان دایەوە و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون.
ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتە نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتە نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.